گفتگۆ دەکەین لەبارەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستان دوای 51 ساڵ لە دامەزراندنی سبەینێ 51 ساڵ تێدەپەڕێ بەسەر دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. ئەم ێزە کاریگەرەی گۆڕەپانی سیاسی عێراق و هەرێمی کوردستان ڕوئیای بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان چۆنە؟ بۆ پێگەێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی چی دەوێت؟ خواستێکی هەیە؟ گفتوگوۆیان پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک ڕێباز بێرکۆتی لە پرساوی مەڵبەندی سێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەولێر. ڕاستەخۆ لە ئەولێرەوە لەگەڵمانە. کاک ڕێباز سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. سەرەتا بالەوە دەست پێ بکەین چیت هەیە بۆ یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان، یادی 51 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەسوکاری سەربەرزی شەیدان لە ڕەوانشاد مامزەلال کە مێژوویەکی پرشنگداری تۆمار کرد لە هەردوو سەرکردەی سمبوڵ لە جەنابی کاکۆسرەت و هەروەها هێرۆخان خوشتی گەورەمان وەلا سەرکردایەتی و دۆست و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆز دەکەین. یەکێتەکەی ئمڕۆمان یەکێتیەکی یەک و یەکگرت و بەهێزە، سەرکردایەتیەکی بەهێزی هەیە، وارووا سەرۆکێکی گەنجی بەهێزی هەیە کە کاک بافڵە و لە ڕوانگەی پەیوەندیەکان و عیلاقاتەوە عیلاقاتێکی باشی هەیە لەگەر ئاعزابی سیاسی لە عێراقا ئەمریکا و پەیوەندیەیە ڕەوانشاد مامزەلال دروستی کردبوو لەگەر مەجلیسی ئاعلا، لەگەر حزبی داعوا، لەگەر تەیارە الحیکمە، لەگەر هەموو معارەزەی عێراقی سەردەمی خەباتە. ئێستا کاک بافڵ ئەم پەیوەندیەی گەشە پێداوە باشتری کردووە بۆ ئەوەی ڕوئیای ئێمە بۆ سیاسەتکردن لەگەر عێراقا لە چارچێوەی دەستور قوڵایی استراتیژیمان لەگەر عێراق بووە. واروها لە سیاسەتی ئیقلیمیشا ئێمە عادەی نەزەرمان کردوتەوە. ئێستا علاقەمان باشە لەگەر جمهوریەتی تورکیا، واروها لەگەر جمهوریەتی ئیسلامی ئێرانە و لە مەنتەقەکە عیلاقەیەکی باشمان هەیە لەسەر ئاستی پەیوەندیەکانە. و بۆ مەسەلەی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕوئیای یەکێتی ئەگەر سیرکەی ئێمە مەسەلەی ڕیسالە و مەسەلەی هەدەف، یعنی ڕیسالەکەی بەردەوامە، کۆتایی نایە. ڕیسالەی یەکێتی نیشتیمانی کوردستان بریتی بووە لە بنەماکانی مافی مرۆڤ، واروها ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری، واروها گەشەکردنی کۆمەڵایەتی، واروها حکومڕانیەکی ڕاست و دروست لە هەرێمی کوردستانە. و ئێمە پێمان وابی دەبێت لە نقطەیەک بوەستین لەگەر هاوبەشەکانمان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە کۆمەلگاکەمان ئەمجارە خێراترین کاری ئانی ئەوەیە ئێمە دەستورمان نییەوە لە هەرێمی کوردستانە ضرورەتێکی دەتوانم برێم زۆر زۆر گرنگە کە ئێمە دەستورمانەبی لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستانە بۆ ئەوەی سوڵتەکانی قەزایی، واروەها تەشریعی، واروەها تەنفیزی لەگەر یەک فەسلی سوڵتات هەبێ و بتوانین حکومڕانیەکی باش بکەین لەگەر ئەوانەی کە بەشداری دەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێمە پێمان وابی ئەمڕۆ یەک ڕیزی یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانمان کە پێمان خۆشە هەرێمی کوردستانە بە یەک ڕیزی دەتوانین زۆر دەستکەوت بەدەستبێنین. و یەکێتی نیشتیمانی کوردستان دەرگای واڵای بۆ گفتوگۆ. ئێمە ئەمڕۆ لەسەر ساحەی سیاسی عێراق و هەرێمی کوردستان یەکێتیەکین کە هەموو خەڵک بە ئاسوودەیی و بە ئومێدەوە سەیری دوا ڕۆژی دەکا، وەک چۆن یەکێتی حزبی دوێنێ بوو، هی ئەمڕۆشە و هەروەها هی سبەیە، هی مستەقبەلە، هی داهاتووە. ئێمە لەو ڕوانگەیەوە سیر دەکەین و ئومێد دەکەین حزبە کوردستانیەکانیش لەگەر ئەم چەق بەستۆی هەرێمی کوردستانە دەست پێشخەریە کراوە لەلایەن جەنابی مامۆستا سەلاحەدین بەهائەدین. ئێمە پێمان خۆشە و دەست پێشخەریە بڕواتە پێشەوە و بەکردداری کاک بافڵ هەڵمەتی ڕاگەیاندنی ڕاگرتووە. پێمان خۆشە برادەرانیش بێنە پێشەوە بۆ ئەوەی ئەم پرسە تێپەڕێنی. فەرموو با لەو قسەی بەرەسەوە دەست پێ بکەین. ینی دەڵێ ئێمە پێمان خۆشە لە کوردستانە یەک ڕێزیە بێ، لانی کەم تێگەیشتن و
لێک تێگەیشتن هەبێ هاوڕایی هەبێ لەسەر پرسەکان ئەوە دەزانینەوە ساڵ و نیەک زیاترە حکوومەت پێک نایە کەواتە بە بڕایەوە لایەنەکانی دیکە نایەنە پێشەوە. دەزانی ئێمە نامانەوێت کەسی تیام بکەین لەبەرەوەی ئێمە کاک بافڵیش پێی وایە چیتر بە قۆڵبادان و بە خۆخۆری ناگەینە ئەنجام. ئێمە پێمان وایە ڕوئیای یەکێتی وازەحە بۆ هەمووان و ئێمە پێمان وایە لە هەرێمی کوردستان واقعەیەکی عاڵ هەیە نە پارتی دموکراتی کوردستان بە تەنها دەتوانێت پرسی ئیدارەی سیاسی و هەرێم بدا نە ئێمە بە تەنها دەتوانین پێمان وایە بێ هەردوو لامان بەیەکەوە دەتوانین ئەم مەسئولیەتە مێژوویە هەرگرین میلەتی ئێمە خەباتێکی دوور و درێژی هەیە قوربانی زۆری داوە تیتر شایستەی ئەوە نییە ئەوها بەم شێوازە بڕێوە ببردرێ بۆیە ئێمە لەگەرم دەست پێش خەریانەی هەیە دەمانەوێت پرسەکە بڕواتە پێشەوە و بگەینە ئەنجامێکی باش پەرلەمان کاراکەینەوە حکوومەتی هەرێم تەشکیلکەین بەس ئێمە داوامان کردو حکوومەتی هەرێم حکوومەتی هەویەی حزبی نەبێ حکوومەتێک بێ حکوومەتی هاونیشتیمانی بێ هاونیشتیمانی بە کارتی نیشتیمانی بچێتە دەوائری حکوومەت معاملەی لەگەر بکرێتن ئەگەر بە هەویەی حزبی بی ئەوە هەمومان تووشی گرفت دەبین لە هەولێر تووشی گرفت دەبین لە سلێمانی تووشی گرفت دەبین لە دۆک تووشی گرفت دەبین بۆیە هەر مەمورێکی حکوومەت کە بە عەرەبیەکەی تەسمیەی ئاوایە الموظف مكلف بخدمة العامة بۆیە ئەم مۆزەفە دانیشتووە بۆ خزمەتی گشتی نابێ بپرسی ئەمە ئیسلامیە ئەمە عەلمانیە ئەمە یەکێتی ئەمە پارتیە ئەمە حیزبی شیوعیە ئەمە زەحمە چێشە نا بەو مۆزەفی حکوومەتە ئەبێ حکوومەتی هاوڵاتی بێت. باشە کاک ڕێباز کە دەزانن ینی نەیەکێتی بێ پارتی دەتوانێت حکمڕانی بکە نە پارتی بەیەکێتی دەتوانێت حکمڕانی بکە ئای ئەو دەنگۆیانە ئەو پرس و باسانە بۆ دێتە بەرباس کەواتە مەسەلەن بابەتی ئەوەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بەیەکێتی مەسەلەی دوو ئیدارەی باز دەکرێ یەکە ئەمانە واقعی نییە ینی بۆ دەهێنرێتە بەرباس. بەڵێ بەڵێ سەبارەت بە مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان هەر لایەکمان بیکەین منطق و عقلانی نییە لەبەرەوەی واقعەیەکی حاڵ هەیە بۆ جوگرافیا واقعەیەکی حاڵ هەیە بۆ مێژوو واقعەیەکی حاڵ هەیە بۆ هێز ناکرێ ئەمە هیچ لایەکمان بەتەنها و هەر کەسێک بیهێوەی پەرلەمان بەتەنها لەگەر لایەنی تر یا کۆتایە ئەوە ئەمە پێم وانییە مۆفەق بیتن نە بۆ ئێمە نە بۆ بەرامبەریشمان. مەسەلەی دوو ئیدارەیی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانەی ڕەت کردوتەوە لەگە دوو ئیدارەیی نییە ئێمە دەستەیەکمان هەیە کە پێرێن دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە مەبەستمانە وەکو پرەنسیپ وەکو یەکێتی وەکو مەبدە ئێمە ئەو ناوچانە بگەڕێنینەوە سەر هەرێم نەک هەرێم دابەشی دوو بەشکەین ئێمە لەگەرە شتەنین. ینی دەتوێت بڵێ ئەمە خەمیەوەمانە ئەو شوێنانەی دیکەش کە لەژێر دەسەڵاتی ئەم حکوومەتەدا نیە مەزمون و قوارێدا نیە بێنینەوە ژێر دەسەڵاتی خۆمان نەگەوەشی کامانە دوولەتیکەین و دوو بەشیکەین لە بینی خۆمانە. بەڵێ بەڵێ بە دڵنیایی ئەتۆگە سەیری جوتیارێکی دانیشتووی دووسخورماچوو بکەی سەیری جوتیارێکی دانیشتووی کەرکووک و دەشتی کەرکووک بکەی گە سەیری جوتیارێکی ناحیەی سەرگەڕان بکەی کە سەر بە مەخمورە ئەتۆ بڕۆ ئەو پرسەی لەگەروان باسکە برێ دەمانەوێت دوو ئیدارەی بکەین زین خەڵک چمان پێ دەرێ بۆ هەر کەسێک باسی ئەم بابەتە بکە ئەمە مەسەلەیەکی مێژووی گرنگە و مەسئولیاتێکی تاریخی گەورەیە لەسەر شانی ئەمام الله سبحانه وتعالى وەمام التاریخ و ئەمام الشعب بەرامبەر هەرسێکی هەر کەسێک بیەوە شتە بکات. زۆر باشە کاک ڕێباز پارتی دیموکراتی کوردستان ناوبەناو هەندێک لێدوان دەدا لەو بارەیەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێککەوتنێکی هەیە لەگەڵ نەوەی نوێ کە ژمارەی کورسەکانیان 15 کورسێ بۆ پەرلەمانی کوردستان بەڵام ئەوان جۆرێکدان لەو دان بۆ هاوپەیمانیەتەدا نانێن ینی دەڵێن ئێمە یەکێتی وەکو یەکێتی مامەڵەی لەگەڵدا دەکەین ئەم جۆرە هاوپەیمانێتیانەمان قبوڵ نییە. ئایا و مافی هێزێکی دیکەیە بڵێ فلان هێزە بێت چۆن مامەڵە بکە؟ بڵێ ئێمە لەسەر میزاجات قسە ناکەین لەسەر مەبادی قسە دەکەین لەسەر پرەنسیپ قسە دەکەین لە پرسی دیموکراسی لە عێراق و لە هەرێمی کوردستانیش هەر لایەنێک بۆی هەیە بچی
لەگەل لیستە براوەکانی ناو پەرلەمان پەیوەندی دروستکە و هەروەها هەماهەنگی بکە و هەروەها هاوپەیمانی دروستکە. من ئەوە بەبیر برادەران دەهێنمەوە. برادەران لە ساڵانی ڕابردوو لەگەر بزوتنەوەی گۆڕان ڕێککەوتن، حکوومەتیان تەشکیل کرد، هەندێک پۆستیان بۆ ئێمە بەجێهێشت، دوایی گوتیان فەرمۆن ئێمە ئەو یەکێتی ئەو سەردەمەنینە، ستایەکێتیەکترە و لە ڕوانگەی سیاسەتی نێودەوڵەتی و هەروەها لە سیاسەتی ئیقلیم و هەروەها لە ناوخۆی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی سەرکردایەتیەکی یەک و یەکگرتووی هەیە و سەرۆکێکی خاوەن بڕیاری هەیە. بۆیە ئێمە بە مەنطقمان نەزانیە ئەگەر ئێمە 150 تەواو بکەین بچین ئەو کارە بکەین، لەبەرەوەی بە واقعی نابینین لەگەر هەرێمی کوردستان و بەوەش نابینین بین کەس بکەین بە بەدیلی پارتی، چونکە بەدیلی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئێمە هەر پارتی دیموکراتی کوردستانە و بەدیلی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ پارتی دیموکراتی کوردستان هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەوە بینیمان. ئێستا ئێمە هاوپەیمانیمان هەیە لەگەرنەوەی نوێ، بەڵام ئێمە نەچوینە هیچ بکەین. ئێمە چاوەڕێی گفتوگۆکان دەکەین و چاوەڕێەوەکەین کە دانیشتن هەبێ، حیوار هەبێ، دانیشین چارەسەری بابەتەکە بکەین. ئێمە نەچوینە هیچ شتێک بکەین و ئەگەر بە بیزات قسە بکەین برین وڵا ئێمە معاملە لەگەر ئەمە ناکەین، فەرمو ئەمە معاملە ناکەیت، بەرپرسیارەتەکە لەسەر شانی ئێمە نییە. باشە کاک ڕێباز، کەواتە ینی واقعەکە دەبینن، واقعەکە دەخوێننەوە، ئەوەی پێشتریش ینی کردنمە پرسیار دەزانن کە نەیەکێتی بێ پارتی و نەپارتی بەیەکێتی و ناتوان حکومڕانی وڵاتە بکەن. ئەم جۆرە لێدوانانە دەدرێ ینی پێدوان نییە زیاتر بۆیە کە جۆرێک وەکو دەڵێ یەکتر بێنە پێشەوە، ینی وەکو دەڵێ وەکو جۆرێک لە پەیامە نەگەوەی لە ئەرزی واقعدا لە ڕاستیدا ئەمانە وجودی هەبێ و واقعی بن. دەنابێت ڕاگەیەن کارێکی ڕێک و پێک و مەرمۆق و ئەوانەی و منیش وەڵامەکان دەدەمەوە. من پێم وابی قسەکردن ئینسان کە قسە دەکات دەبێ لەسەر بنەما قسە بکە، لەسەر مێژوو، لەسەر ئەمری واقع، لەسەر ئەوەی کە واقعەکە چۆنە، چی دەگونجێت، چی هەر دەگرێت. بۆیە زۆر جاران شێمان دە قسە دەبیستینەوە بە شایستەی نازان من نەرباسشی بکەم، لەبەرەوەی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە قەناعەتمانە، ئێمە واقعەکەمان خوێنتەوە، ئێمە دوور ناکەوینەوە لە پرەنسیپ و بنەماکانی کە باوەڕمان پێی هەیە و بەوەشە ئێمە احترامی مێژوو دەگرین، هەموو لایەک دەگرین و پێمان وابی ئەم وڵاتە بۆ مدەتێکی درێژ تا لەنگەر دەگری و سابت دەبێ و ئیسیقرارێکی باش بەخۆیەوە دەبینێ. ئێمە دەبێت شەریکێکی ڕاستەقینە بین لەگەر یەکتر، نەک هاوبەش. ئێمە دەبێت هەردوو لامان مەسئول بین لە حکومڕانی ئەم وڵاتە بەیەکەوە بۆ زەمنێک و هەوڵیش دەین چەند خاڵێک بوەستین کۆمەلگای خۆمان بەم شێوازە نێڵین. ئێستا چەند خطوورەتێک لەسەر هەرێمی کوردستانە هەیە. باشە ئێمە لی مەسئول نین، یعنی لەبەرەوەی هەر کۆمەلگایەک لە ڕوانگەی حکومڕانی، لە سوڵتەی قەزایی، لە مەراکزی علمی، لە مەسەلەی کۆمەلگای مستەهلیک و منتج، ئەمە زادەی عەقلی نیزامی سیاسیە. نیزامی سیاسیش ئێمە و پارتی دیموکراتی کوردستانین، کەواتە ئێمە دەبێت لە نقطەیەک بوەستی لەگەر یەکتر بیر لەوە بکەینەوە. ئەمە دەتوانم نمونەیەک برێم، یعنی ئەمە سیرکەین کە ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمە هەندێک شت کە لە زیازی ئەمنیەکان ئیشارەتی پێدراوە کە نسبەتی زیاد بووە بەکارهێنانی مادەی هۆشبەرە لەو کۆمەلگا. ئایا ئێمە هەمومان مەسئولین لەوەی کە ڕێگری لەو بابەتە بکەین؟ هەمومان مەسئولین کە ڕێگری لەو بابەتە بکەین، لەبەر ئەوەی نسبەی سەتانی زیادبوونی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە کۆمەلگای ئێمە زیادی کردووە. بۆیە پێویستە جیهازی ئەمنی، حکوومەتی هەرێمی کوردستان، حزبە سیاسیەکان لە پشت حکوومەت بین بۆی بربەستی ئەوە بکەین. ئەمە مەسئولیاتە. ئەمە نییە من یعنی خەریکی شتی لاوە چی بین بەڕاستی، یعنی نامانەوێت دەمانەوێت خەریکی شتی جەوەری بین. باشە لە جەژندا لە پەیامی بەڕێز کاک مەسعوددا بە بۆنێ جەژنی قوربانەوە پەیامەکەی دەڵێت دوای جەژن دابنیشن، ڕوو دەکات هێز و لایەنە سیاسیەکان دەڵێت دابنیشن.
ینی بەقسەکانی بەڕێزیشتا بۆ نمونەوا دەردەکەوە خەڵکی کوردستانی چاوەڕوانیەوەیە لە یادی یەکێتیدا پەیامی یەکێتی و سەرۆکی یەکێتیەوە بێ وەکو دەڵێ دەستی خێر و ئاشتەوایی درێژ بکە بۆ لایەنەکانی دیکە کەواتە ئەمە لەسەر ئاسی باڵا کاک مەسعود و کاک بافڵ ینی ئەوە ڕوئیانە کەواتە ئەکرێ بڵێین هەفتەکانی ئایندا بەرەو تەسعید ناچین بەڵکو بەرەو کرانەوەی زیاتر و وەکو کورد دەڵێ خێری پێوا بێ و بەرەو پێگەێنانی کابینی دێم دەچین بە دڵنیاییەوە من پێشی جێژنیش دیدارێکم لەگەڵ ڕوودا و هەبوو لەگەر کاک سەنگەر عەبدوڕەحمان هەر ئاوامان گوت مێت دەکەین کە ئەم کۆنتاکەی ئێستا هەیە بەرەو پێشەوە بڕوە و لە دوای ئەم لە دەستپێکردنەوەی دەوامە ئێستا لە یادیەکی شەشیشە و چاوەڕوانیەوە دەکەین کە لە نزیکترین فرسەتدا وەفتی هەردوو لامان بێکەوە دابنیشن و بەو بەرپرسیارێتە مێژوویەی خۆمان هەستین بەرامبەر خوێنی شەیدەکانمان و بەرامبەر میلەتی خۆمان. سپاس دەکەم زۆر بەڕێز کاک ڕێباز بەرکۆتی لە پرساوی مەڵبەندی سی هەولێر یەکێتی نیشتیمانی کوردستان